دەستپێکی ئەم بەرنامەیە بە جیاکاریەک دەست پێ دەکەم لەسەر بەرهەمی پەتاتە. لە کۆتایی ساڵی 2018 بەرهەمی پەتاتە لە هەرێمی کوردستاندا 85,000 تۆن بووە. ئێستا و لە ساڵی 2023دا ئەم بەرهەمە گەیشتووەتە 752,000 تۆن. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون لەسەر بەرهەمی پەتاتە بکەین لە هەرێمی کوردستانە، بزانین چۆن کار لەسەر زیادکردنی ئەم بەرهەمە کراوە. ئامانجی حکومەتی هەرێمی کوردستانە کە چۆن گرنگی بە بەرهەمە کوشتوکاڵەکان بدا و لە نێویشیاندا پەتاتە. شێوازی هاناردەکردنی ئەم بەرهەمە بۆ وڵاتانی کەنداو چۆنە؟ هەر ئەم بەرهەمە دەگمەنە چەند هەلی کاری ڕەخساندووە. حکومەت چۆن پاڵپشتی لە بەرهەمی ناوخۆیی دەکات؟ لە بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. وەک بەشێک لە پلانە استراتیژەکانی کابینەی نوێم بۆ دابینکردنی ئاسایشی خۆراک و گرنگیدان بە کەرتی کوشتوکاڵی و ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا زۆر گرنگی بە بەرهەمە کوشتوکاڵیەکان دراوە و پەتاتەش وەک نمونەیەک کە ساڵ لە دوای ساڵ بەرهەمەکەی زیادی کردووە. ئێستا ئەو بەرهەمە نەک خواستی ناوخۆ و پارێزگاکانی عێراق بەڵکو و هەناردەی دەرەوەی وڵاتیش دەکرێت. دخلت الإقليم كردستان. من جوتیارم و لە دوای ساڵی 2014 هاتوومەتە کوردستان و وەک جوتیارێکی پسپۆر ڕەبواری پەتاتە چاندن بە خۆشحاڵیەوە پێشوازێکی گەرمم لێکراوە. ئێستا بۆ زیاتر لە 9 ساڵ دەچێت من لەم ناوچەیە جۆرەها جۆری پەتاتە دەچێنم، بۆ نمونە جۆری کەسیڤرا و لۆسینتا و سلیڤانا و جۆری دیکەش. پەتاتەکان تەمەنیان درێژە و بەرگە دەگرن. ئەم بەرهەمە ئێستا دەیبێنن لە جۆری لۆسینتایە و لە بەرواری 1-2 تا 3 دەتوانرێت لەم ناوچەیە بچێندرێت. ئەمڕۆ کە لە مانگی 8 هاتوین بەرهەمی پەتاتە کۆبکەینەوە. ڕێژەی خراپبوو ناگاتە لە سەتایەک، چونکە بەرهەمەکە لە ئاستێکی زۆر بەرزدایە، نزیکەی 150 ڕۆژە چێنراوە و ئێستا بەرهەمەکەی دەبینی. نسبة الخراب والخياس في البطاطا لا يتجاوز 1%، يعني بطاطا صنف عالي جدا. ما ئەو ساڵ بۆ نمونە تێستمان کردووە 300 تەن بۆ وڵاتی ئیمارات، هەناردەمان کردووە و ئەمە قابلیەتمان هەیە بینێرین بۆ هەموو جیهان. پەتاتەکانمان هەمووی دەرەجەیەکە، ئەسنابمان هەیە لە هەموو دنیا محتەریفە شاندراوە و ئاو و هەوای کوردستان بەڕاستی گونجاو و جێگیرە. یعنی هیچ دەوڵەتێک ئێستا ناتوانێت مانگی 8 ئەو نەوعە پەتاتەی هەبێتن، هەم لە لەون، هەم لە گشر، هەم لە مقاومەکردن. پەتاتەمان ئێمە هەموو ساڵ پار هەتا مانگی 1 مامان بوو. یعنی پێویستمان ڕاستی سار 12 مانگ ئێمە پێویستمان بە هێنانی پەتاتەی دەرەوە نییە بە هیچ نەوعێک. ئەتوانین بە زستان خەریفیمان هەیە. ئێمە بۆ نمونە دوای مانگی 11 هەم پەتاتەی خۆمان لە مەخزن ماوە، هەم بۆ جبەی دووەم پاییزیمان هەیە. چاندنی بەرهەمی پەتاتە لە هەرێمی کوردستان بە پێی وەرزەکان لە وەرزی بەهاردا لە 15ی یەکەوە بۆ 1/3 دەچێنرێت لە هەر 4 پارێزگای هەرێمی کوردستان و بە ئیدارەی گەرمیانیشەوە. پێگەشتنی ئەم بەرهەمە دەکەوێتە مانگی 6 و 7ەوە. لە وەرزی هاویندا لە سەرتاسەری عێراقدا تەنها لە قەزای پێنجوێن دەچێنرێت لە بەرواری 15 بۆ 15 و پێگەشتنەکەشی دەکەوێتە مانگی دەوە. لە وەرزی زستاندا لە بەرواری 15 بۆ 1/9 دەچێنرێت و زیاتر لە پارێزگای هەولێر و ئیدارەی گەرمیان ئەم بەرهەمە سەرکەوتوو دەبێت. ماوەی تەمەنی بەرهەمی پەتاتە لە هەرێمی کوردستان لە 85 ڕۆژەوە دەست پێ دەکات بۆ زیاتر لە 100 ڕۆژ. بەهۆی گونجاوی خاک و ئاو هەوای هەرێمی کوردستان بۆ چاندنی بەرهەمی پەتاتە ساڵ لە دوای ساڵ ئەم بەرهەمە ڕوو لە زیادبووندا. کەرتی تایبەتیش ڕۆڵی خۆی جێراوە بۆ زیادکردنی ئەو بەرهەمە، ئەمەش بەهۆی پاڵپشتەکانی حکومەت بۆ بەرهێنا ناوخۆیەکان. پەتاتە یەکێکە لەو بەرهەمانە ئێستا لە هەرێمی کوردستان تەنها هەناردە ناکرێت، بەڵکو لە ناوخۆشدا خراوەتە خزمەتی پیشەسازی خۆراکیەوە. بۆ ئەم مەبەستەش چەندین کارگا بۆ ئەو بوارە دامەزراوە. بعد لەوە لەگەڵ بەڕێستانە دەست پێ بکەم ئەم ساڵ بینیمان
بەرهەمی پەتاتە زۆر بوو هۆکارەکەی چی ینی ساڵ لە دوای ساڵ زیاد دەکرد بەڵام چۆن گرنگیتان بەم بەرهەمە کوشتتوکاڵێ داوە بەل هەروەکو دەزانن جۆتیارەکانی ئێمە جۆتیارانی کوردستان ساڵ بە ساڵ شارەزایی زیاتر بە چاندنی بەرە ئەو بەرەبوو مەستراتیجیە دەکەن ئەوش لە ڕێگەی مەشق و ڕاهێنانیان لە دەرەوە وڵاتیان لێرە کە شارەزانی بەسپۆری کوشتتوکالی لە وڵاتانی دەرەوە بە تایبەت وڵاتی هۆڵندە دێنین مەشق و ڕاهێنانیان پێ دەکەین شارەزاییکی باشیان پەیدا کردێ بۆیە دەتوانین بڵێن ئێستا چەندین جۆتیاری نمونەیمان هەیە ئاستیان زۆر بەرز بیتەوە دەتوانین ڕێژێکی زۆر بەرهەم بخەنە بازار ساڵانە بەرهەمەکەتان ئەم ساڵ چۆن بوو ڕوبەری چەندتان بۆ دیاری کرد بەگشتی لە کوردستان دەتوانم بڵێم نزیکەی 6,000 دۆنم زەوی بە پەتاتە چێندرا لە دەشتی ناوکوڕیش 38,000 دۆنم بە پەتاتە چێندرایە چۆنە خاکەکەی دەبینین بەرهەمەکەم ساڵ زۆر جوانە چەند جۆرتان بەرهەم هێناوە خاکی کوردستان بەگشتی گونجاوە زۆر بۆ کوشتتوکال بە تایبەت خاکی دەشتی ناوکوور کە دەبینین خاکی زۆر بە پیت و بەرەکەتی هەیە ئاویکی باش هەیە کەشوهاوەکە زۆر گونجاوە و دەتوانین بڵێن سەرەوەی 30 جۆری پەتاتە ئێمە وەکو کۆمپانیا ئێمە پەتاتەمان هەیە بەشێکی پیشەسازیە و بەشێکی بۆ خۆراکی سەر سفرەکان دەبێت جگە لە وڵاتی ئیماراتی جوڵاتێکی تر هاتۆتە سەر خات ینی کە داوای بەرهەمی پەتاتە هێرمی کوردستان بکە بەڵێ ئوردن داوا دەکەن و کوێت داوا دەکەن ئەزەربایجان وا داوا دەکەن چەندی وڵاتی دیکەش لەسەر خەتن بەڵام دەبیت بە شێوەیەکی باشتر بۆیان پاکجینگ بکەین بۆ ئەوەی هاوشێوەی بەرهەندەکانی جیهانی پەتاتی جوان بخێنە بازاڕیوان خانمان لە ڕووی ڕەخسانیە لیکارەوە بۆ بەرهەمێکی وەکو پەتاتە چۆنە ینی خانمانیش چۆن لەی سوودمەند بوون وەکو هەلیکار ئەمە لە ناو کێلگە هیچ فەرق و جیاوازی نێوان کوڕ و کەس ناکەن هەروەکو بە چاوی خۆتان دەبێت زۆربەی خوشکەکانی ئێمەوە ناو کێلگە ئیش دەکەن بەڵام لە ئایندێکی نێزێک دەتوانین بڵێن ئافرەت بخێنە ناو کۆگەکان ئیش بکەن باشتر لە بەڕۆژ بن بۆی کوڕەکان مقاومەیان زیاتر هەیە ئەمە هیچ فەرق و جیاوازی ناکەین لە کەمپەکان لە ناوچەکانی تری ئەم دەبەرە بەبێ فەرق و جیاوازی هەموو ڕەگەزەکان تێن ئیش دەکەن ناو کێلگەی پەتاتە ئاستی و بەرهەم و کوالەتی پەتاتە لە چه ئاستێکدایە هەم لە ناو خودی کوردستان و عێراقەوە هەم لە دەرەوەش تێست کرایە لە تاقیەکانەوە پەتاتەی کوردستان باشترین پەتاتە لەسەر ئاستی ڕۆژهەلاتی ناوەڕاست لە ڕووی تامەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی شکلەوە لە ڕووی بە بازارکردنیەوەش بۆیە ئەمە حقیقەت دانی بڵێن شانازی بەو بەرەبوومە دەکەین ڕێگاکان زۆرن بۆ ساختکردنەوەی بەرهەم لە هەرێمی کوردستان لە ئێمەش چەند ڕێگایەکمان هەڵبژاردووە چ ڕێگایەکی تر هەیە کە زیاتر بەرهەمەکانی خۆمان ساخت بکەینەوە بەڵێ ڕێژەی پەتاتە لە کوردستان زۆر زیادی کردێ بۆیە بیرمان کردەوە لەوەی چۆن کۆگات زیاد بکرێتن ئەوە الحەمدجگەی دڵخۆشیە گەشتینە ئاشتی زۆر باش و ڕێگەی تریش ئەوەیە بازارێکی نوێ کە حکوومەتی هەرێم جگەی دەستخۆشیە کە بازاری نوێی بۆمان دۆزیەوە و ڕێگەی تریشەوەیش بە پیشەسازیکردنی پەتاتەیە بۆیە لە کوردستان چەندین کارگەی چپس هەیە و لە کارکەی فنکەریشەوە لێرە بەنیازین دەستمان پێکردیە بۆ ساڵی داهاتوی شەڕە دەکەوتە کار ئەمە حقیقەتمیئنان دەدەتە جۆتیار کە بەرەبوومەکەی پێش وەخت ساختکراوە و قازانجیشی هەیە ئەویش لە ڕێگەی گرێبەست لە نێوان کارگەکان و جۆتیار هەروەکو دەبینی چەندین کارگای گرێبەست لەگەڵ جۆتیار کردی ئەمە گرنگیە و گەرنتیە دەدەتە جۆتیار کە بەرەبوومەکەی بە فیڕۆ ناچێتەوە خسار نابێت و قازانجیشە زۆرترین جۆری ئەو پەتاتانەی لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت سیفرا، کۆڵمبا، سلڤانە، ئیڤۆرا، لۆسیندا، تاوڕاس، ڤابێلا، ئەلڤێرستۆن. پەتاتە بەرهەمێکە بۆتە خێر و ڕەخساندنی سەدان هەلیکار بۆ گەنجانی هەرێمی کوردستان تەنانەت خانمان و پیاوان بە هاوبەشی و بێجیاوازی لە کێڵگەکاندا کار دەکەن. هەر لەم بەرنامەیەدا ئاشنادان دەکەم بە گەنجێکی خاوەن پێداویستی تایبەت کە جگە لە خۆی دەیان هەلیکاری تریشی لە کێڵگەکانی بەرهەمی پەتاتە ڕەخساندووە. بەرهەمی پەتاتە یەکێکە لەو بەرهەمانی کە زۆرترین هەلیکاری ڕەخساندووە. کاگ ئەحمەد نمونەیەکە کە سەرپەرشتیاری کرێکارەکان دەکا هەرچەندە ئەو خاوەن پێداویستی تایبەتە بەڵام ئەوە نەبۆتە ڕێگر لە بەردەمیدا ئەو سەرپەرشتیاری زیاتر لە 1000 کرێکار دەکات. من نەبێت لە زاری خۆیەوە بزانم چۆن هەلیکار بۆ ئەم گەنجانە دەرەخسێنێ. کاگ ئەحمەد تۆ چۆن هەلیکاریان بۆ دەرەخسێنی چەند کرێکار لەگەڵ تۆدا ئیش دەکەن؟ ڕۆژانە ینی عاملێکی زۆر دێنین کرێکارێکی زۆر لە مەنتەقە هەموو کرێکارەکانیش خۆماڵینە لە نەهەلە دەست پێ بکە
تاکو دەگاتە بەردەڕەش 45 بۆ 6 کۆستەر ئەمە ڕۆژانە ئیش پێ دەکەم هەلی کار بۆ 1250 نەفەر ڕۆژانە بەردەوامە و ڕۆژانەی کرێکاریش 10,000 دانێک ئەگە بتە دوودانیش 20,000 باشە ینی بەرهەمی پەتاتە چۆن دەڵێ بۆتە خێرێک بۆ خەڵکی ئەم منتیقەیە بۆ گەنجان بەتاکید هەلی کاری بۆ 1200 نەفەر 250 نەفەر بەس لای من ڕۆژاندووە بە سەدەهاش وەکی من مقاول هەیە خۆ من بەتەنیا نیم معدل هەلی کار بۆ دەرەچین لە ناو پەتاتە کێرگەی پەتاتە باشە ینی ئەگەر بەرهەمی تر هاوشێوەی پەتاتە گرنگی پێ بدەین یعنی زۆرترین هەلی کاری دەڕەخسێت بەتاکید هەموو سەوزاتەکانی تر نەبەس پتاتە مثلا باجانە تەماتەیە پیازە ئەوە هەموو لەوێش کار دەکەین بەس زۆری پتاتەیە پتاتە لە ناو دەشتی کوور لە هەموو کشتتوکارێک زیاتر گرنگی بە پتاتە دەراوە ئێستا باشە ئێوە چۆن لە ڕێنمایی بەم جوتیار و بەم گەنجانە دەدەن کە پەتاتانە کۆ دەکەن و دەبێت بە شێوازێکی تەندروستکۆیکەنەوە ئەو بە شێوازێکی تەندروست باش ئەوەی پتاتەی خواردن جودا دەکەن ناو علاگە پتاتەی عەزل هیتۆم دەکەن ناو تۆر بۆ سالبێت فەلەح جارێکی دەچینێتەوە ئەو هاە شەکە تایبەت بەوەی کە تۆ دەڵیت 1250 هەلی کارم ڕەخساندووە بە بەردەوامی ئەمانە گەنجانی ناوخۆن یا لە دەریشەوە دێن نە هەموو گەنجەکانی ناخۆن خۆمالی کوردن هەمووی چەندی ئافرەتن چەندی پیاوەن بارکە 175 ئافرەتە 125 پیاوە پیاوەکانی هەمووی گەنجن نا پیاوی ئەوە نییە کوتوبی جەمە عەمریان کامل ینی خانمان دەورێکی باشیان هەیە خانمان ڕۆڵێکی تایبەت تابەتیانەیە لە کێرگەی پتاتە ڕوبەری زەوی چانراوی پەتاتە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێر 17409 دۆنم بڕی بەرهەم 28908 تۆن لە پارێزگای سلەیمانی 2000 دۆنم بڕی بەرهەم 17171 تۆن لە پارێزگای دهۆک 35354 دۆنم بەرهەم 409456 تۆن لە پارێزگای هەڵەبجە 330 دۆنم بڕی بەرهەم 1650 تۆن لە ئیدارەی گەرمیان 1300 دۆنم بڕی بەرهەم 18000 تۆن لە ئیدارەی زاخۆ 3300 دۆنم بڕی بەرهەم 47200 تۆن ڕوبەری زەوی چاندنی تایبەت بە بەرهەمی پەتاتە لە هەرێمی کوردستاندا 6,000 دۆنمە ساڵانە لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 752,000 بەرهەمی پەتاتە هەیە لەو ڕێژێش 150,000 تایبەتە بە پەتاتەی پیشەسازی گرنگیدان بەم بەرهەمە لەلایەن حکومەت و کەرتی تایبەتەوە وای کردووە 6 کارگەی تایبەت بڕاندی تایبەت بە جبس و فینگر لە هەرێمی کوردستاندا دابمەزرێنێ تەنها ئەم بەرهەمە کوشتتوکاڵیە زیاتر لە 25,000 هەلی کاری ڕەخساندووە لە هەرێمی کوردستان لەو ڕێژەیەش 160یان خانمانن کە دەتوانن پەتاتە لە هەرێمی کوردستاندا بەرهەم بهێنن پەتاتەی هەرێمی کوردستان لە ڕووی کوالەتی و بەرگەگرتنەوە جیاوازە چونکە توانای بەرگەگرتنەکەی لە 85 ڕۆژەوە دەست پێ دەکات تاکو 120 ڕۆژ بەهۆی بوونی گەرمیان و کوێستان لە هەرێمی کوردستان و گرنگیدان بەم بەرهەمە وای کردووە لە هەر 4 وەرزی ساڵدا بتوانین بەرهەمی پەتاتە لە هەرێمی کوردستاندا بوونی هەبێ و پێویستمان بە پەتاتەی هاوردەکراو نەبێت ئێستا بازرگانیکردن بەم بەرهەمەوە لە هەرێمی کوردستانە زیاترە لە 500 ملیۆن دۆلار چیتر ڕەنج و ماندووبوونی جوتیاران لە هەرێمی کوردستاندا بە فیڕۆ ناچێت چونکە ئێستا حکومەت هەرێمی کوردستان هەوڵ دەدات بازار بۆ بەرهەمە کوشتتوکاڵیانە بدۆزێتەوە کە خواست و پێداویستی ناوخۆیان پڕ کردوێتەوە و زیادە لە ماوەکانی ڕابردوودا هەنار بەرهەمێکی زیندوو بوو کە هەناردەی وڵاتان کراو لەم ماوەیەشدا بەرهەمی پەتاتە هەناردەی وڵاتێکی وەکو ئیمارات کرا ئێستا خواست لە لای وڵاتێکی وەکو کوێیت و ئوردن و ئازربەیجانیش هەیە کە ئەم بەرهەمە دەگمەنەی هەرێمی کوردستان هاوردەی بازاڕەکانی خۆیان بکەن ئامانجی حکومەت هەرێمی کوردستانە کە گرنگی بە بەرهەمە ناوخۆیەکان بدا نەک تەنها وەکو بەرهەمێکی کوشتتوکاڵی بەڵکو دەیەوێت بە پیشەسازی و بە بازاڕی بکات. بەرهەمی پەتاتە یەکێکە لە خۆراکە سەرەکیەکان
بەو پێی کاربۆیدراتێکی زۆر باشی تێدایە و هاوڵاتێکی زۆر خواستی بۆ ئەم بەرهەمە هەیە بەپێی ستانداردەکان بێ ساڵانە هەر تاکێک زیاتر لە 33 کیلۆ پەتاتە دەخوا. بەو پێی لارێمی کوردستان گرنگیەکی زۆر بە بەرهەمی پەتاتە دراوە. ئێستا زیاتر لە 30 جۆری هەیە و لەو 30 جۆرەش 10 جۆریان تایبەتە بە پیشەسازی فنگر و جبس. ئەمە ژوای کردووە ژمارەی ساردخانەوەکان لارێمی کوردستان ساڵ لە دوای ساڵ لە زیادبووندایە. بە جۆرێک لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا 580 ساردخانەوەی گەورە و بچووکەیە کە هەڵگرتن و کۆگاکردنی بەرهەمی پەتاتە لە هەرە لە پێشینە و بەرهەمە ناوخۆیەکانە لە ناو ئەم ساردخانەوەکان. بە جۆرێک کۆگایەکی بچووک یاخود ساردخانەوەیەک 2500 تۆن بۆ 12500 تۆن بەرهەمی ناوخۆیی دەگرێت. ئەمە ژوای کردووە ئێستا جوتیاران بتوانن بەرهەمەکانیان خەسار نەبن و بێن لەم ساردخانەوەیە بەرهەمەکانی خۆیان هەڵبگرن. ئیمارات وەک دەواازەیەک بۆ وڵاتانی کەنداو چەندین کاروانی بەرهەمی پەتاتە هەناردەی ئەو وڵاتە کراوە. بۆ ئەم مەبەستە لەگەڵ قونسڵی گشتی ئەو وڵاتە لە هەرێمی کوردستان گفتوگۆی زیاتر دەکەم سەبارەت بە پەیوەندیە بازرگانیەکانی نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئیمارات. چۆن بوو وڵاتی ئیمارات بڕیاریدا پەتاتەی هەرێمی کوردستان هاوردەی وڵاتەکەی بکات. پەیوەندێکی سیاسی بەهێز لە نێوان وڵاتی ئیمارات و هەرێمی کوردستانە هەیە. ئێستا پەیوەندی ئابوووریەکانیش بەهێز بووە. وڵاتی ئیمارات زۆر گرنگی بە بەرهەمی کشت و کاڵی دەدات. چۆن بوو بیرتان لەوە کردەوە کە بەرهەمی هەرێمی کوردستان بەرهەمە کشت و کاڵەکان هاوردەی وڵاتەکەی خۆتان بکەن؟ طبعا العلاقات الحمد لله لتجمع دولة الإمارات العربية المتحدة. بێگومان پەیوەندیەکی بەهێز وڵاتی ئیمارات و هەرێمی کوردستان پێکەوە دەبەستێتەوە. دەتوانین ڕنگدانەوەی ئەم پەیوەندیە بەهێزە لە ڕێگەی سەردانەکانی سەرکردەکانی کوردستانەوە ببینین. هیوادارین ئەم پەیوەندیانە تا بێت باشتر و پتەوتر بێت بە تایبەتی لایەنی ئابووری. ئێمە وەک کونسولیەی وڵاتی ئیمارات ئامانجمانە استراتیژیەتی ئابووری هەرێمی کوردستان لە لایەنی کشت و کاڵی و گەشت و گوزارەوە تا ساڵی 2030 لە 140 هاوبەشی پێ بکەین لەگەڵ ئیماراتدا. ئەمە پلانێکی قورسە بەڵام تا ئێستا بە باشی کاری تیادا کراوە. بەڵگەی سەرکەوتنەکەشی یەکەم تاقیکردنەوەی هەناردەکردنی هەنار بوو بۆ وڵاتەکەمان کە خواستێکی زۆری لەسەر بوو تا ئێستش بەردەوامە. بەم دواییانەش هەنگاوی ناردنی پەتاتە دەست پێکرا. دەمانەوێت لە 180 بەرهەمی زیادەی پەتاتە بنێردرێتە ئیمارات و لەوێوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەگشت إلى دولة الإمارات ومن دولة الإمارات إلى دول الشرق الأوسط جميعا. ئەوەی کە بەڕێزیشتان باست کرد کە ئێستا بەرهەمی پەتاتە بەرهەمێکی کوشت و کاڵێ لە هەرێمی کوردستان و دەچێتە وڵاتی ئیمارات. ئەم هەناردەکردنە بە وڵاتی ئیمارات لە هەرێمی کوردستانەوە بەردەوام دەبێت یاوەکو ئەمە تەجروبەیە کە ئێوە پێشتر تەجروبەی هەناریشتان هەیە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەمە بە بەردەوامە بن یعنی هاوردەیەم بەرهەمانە بکەن؟ من المؤكد نحن اليوم نشوف إرادة. ئەوەی ئاشکرایە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵێکی بەردەوامدایە بۆ پتەوکردنی پەیوەندی ئابووریەکانی لەگەڵ وڵاتانی دەور و بەر و بە تایبەتی ئیمارات. ئەم پرۆژەیەش کاتی نییە بەڵکو حکوومەتی هەرێمی کوردستان سوورە لەسەر ئەوەی داهاتی وڵاتەکەی هەمە جۆر بکات و بە تەنها پشت بەنەوت نەبەستێت. ئەوە تا دەبینین هەرێمی کوردستان وەک بەشێکی گەورە بەشدارە لە ئاسایشی خۆراکی عێراق. ئەمە جگە لە وڵاتانی دراوسێ و کەنداوی عەرەبی. بەم جۆرە جوتیار و بازرگان و کارمەند پێکەوە قازانج دەکەن. ئەمە جگە لە ئەنجامدانی خولی المستقبل إلى تصدير العمالة الماهرة إلى دول الجوار. بەرهەمە کشت و کاڵەکانی هەرێمی کوردستان لە ڕووی کوالەتی و پێکهاتەوە چۆنە ئێوە لێی ڕازین لەو بەرهەمەوە بە بەردەوامی هاوردەی دەکەن؟ بالتأكيد لولا أن بێگومان ئەگەر ئەو بەرهەمەی لە هەرێمی کوردستان هەیە لە جۆری سروشتی نەبوایە و تایبەتمەندی خاکەکەی و سروشتی کەش و هەوا و وەرزەکان و باران نەبوایە ئەم بەرهەمە سروشتیانە بەو شێوەیە نەدەبوو
کە لە بەرزترین ئاستەکانی کواڵەتیدا بێت بە بەراورد بە بەرهەمە جیهانیەکان. ئەمە لەلایەن پسپۆڕی خۆراکی جیهانیەوە تاقیکردنەوەیان لەسەر ئەنجام داوە و دەرکەوتووە هەرێمی کوردستان لە ڕووی کواڵەتی بەرهەمی خۆراکیەوە لە بەرزترین ئاستی پێوەرە جیهانیەکانە، بەڵام پێویستیان بە بازاڕکردنە. حکوومەتی هەرێمی کوردستانیش لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نۆوە لە هەوڵی ئەوەدایە بەرهەمی کشت و کاڵی کوردستان بکاتە براندێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لإقليم كردستان كمنتج عالمي. وەکو وڵاتی ئیمارات لە هەرێمی کوردستان هەندێک جار پاڵپشتی چەندین پرۆژەتان کردووە، ڕۆڵی خۆتان گێڕاوە لە هەرێمی کوردستان، بەڵام تایبەت بە کەرتی کشت و کاڵ ڕەنگە جوتیاران پێویستیان بە کۆمەڵی ئامێر بێ، پێویستیان بە کۆمەڵی ئامێری سەردەمیان و تەکنەلۆژیانە بێ. ئێوە لە ڕووی کەرتی کشت و کاڵیەوە چۆن پاڵپشتی جوتیارانی هەرێمی کوردستانەکان یاخۆ چه پرۆژەیەکتان هەیە بۆ کەرتی کشت و کاڵی لە هەرێمی کوردستاندا؟ دولة الإمارات مستثمرة في العديد من دول العالم. وڵاتی ئیمارات لە زۆربەی وڵاتانی جیهان وەبەرهێنانی ئەنجامدا، بەڵام لە ئەنجامی سەردانی شاندەکانمان بۆ هەرێمی کوردستان با مەبەستی تاوتۆکردنی خشتەی کشت و کاڵی ناوچەکە تووشی سەرسوڕمان بوون بە بڕ و ڕادەی هێزی کەرتی کشت و کاڵی لە ناوچەکە. بۆیە بە گرنگیانزانی وڵاتی ئیمارات وەبەرهێنان لە کشت و کاڵی کوردستان بکات. خازانجی ئەم کەرتە لە چەند ساڵی داهاتوودا بەدی دەکرێت و من دڵنیام وەبەرهێنانی زیاتری تیادا دەکرێت. لتعزيز استثماراتها المستقبلية بشكل أكبر. ئەگەر داتایەک لە بەردەستی بەڕێستانە هەبێت ژماری وەبەرهێنەرەکانی ئیمارات لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بە شێوەیەکی گشتی چەندەوە تا ئێستا سەرمای وەبەرهێنانی ئێوە چەندە ئەگەر لە بەردەستانە هەبێ ئەم داتایە؟ للاستثمار في إقليم كردستان دەوڵەتی ئیمارات بە پلەی دووەم دێت لە ڕووی ئەنجامدانی وەبەرهێنان لە کوردستان لە پێش ئێمەوە وڵاتی تورکیاتی. هەرێمی کوردستان سروشتێکی لەباری ڕەخساندووە بۆ هەموو وەبەرهێنەرێکی عەرەب و جیهان کە ئارەزووی وەبەرهێنان دەکەن لە وڵاتەکە. وەبەرهێنان لە بەنداوەکان یاخود لە بەرهەمهێنانی وزەی نوێ نەک تەنها لە کشت و کاڵ. ئەمانە لە استراتیژیاتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دیاری کراوە کە ئەویش ئەنجامدانی وەبەرهێنانە لە کەرتی کشت و کاڵ و پیشەسازی و بەرهەمهێنان و گەشت و گوزار و تەندروستی. والاقتصادية وجميعها إن شاء الله عوامل لتعزيز هذه العلاقة المتميزة. باشترین جۆرەکانی پەتاتە لە جیهاندا پەتاتەی ئاڵتوونی، پەتاتەی کینبیک، پەتاتەی سووری ئاڵتوونی، پەتاتەی پۆنتاکی سوور، پەتاتەی ماچیکمۆلی، پەتاتەی ریۆ گراندی، پەتاتەی سیدی، پەتاتەی فیفاندی، پەتاتەی شارلۆت، پەتاتەی کازا بلانکا. ئەوەی تایبەت بە وەزارەتی کشت و کاڵە هەموو هەوڵێکیان داوە بۆ پاڵپشتیکردنی جوتیاران و بۆ زیاترنی ئەو بەرهەمە و بەردەوام لە ڕێگای لیژنەکانیانەوە چاودێری کێڵگەکانی بەرهەمهێنانی پەتاتەیان کردووە و ڕێنمایی تایبەتیان بە جوتیاران داوە. بەڕێوەبەری گشتی پلاندانان باسی هەموو ئەو پاڵپشتیانە دەکات بۆ جوتیاران و شێوازی زیادبوونی بەرهەمی پەتاتە لە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان یعنی ڕوبەرێکی زەوی زۆر باشی هەیە بۆ بەرهەمە کشت و کاڵێکە. زۆر جار باسیەوەکرێ لە هەرێمی کوردستانە بەس لە گەنما ئێمە گەیشتوونە تا ئاستی خۆبژێ و دەتوانی مەسەلەن زیاتر بینێرینە دەریشۆ. ئایا لە بەرهەمەکانی تری شاوانی بۆ نە بەرهەمێکمان هەیە بەرهەمی پەتاتە چۆن کار لەسەر ئەمە کراوەکو وەزارەتی کشت و کاڵ؟ لە کوردستاندا لە کابینەی نوێیە گرنگیەکی زۆر بە کەرتی کشت و کاڵ دراوە و ئەم گرنگی پێدانش بە کردار سەلمێنراوە. دەتوانین بڵێن لە بەرهەمی پەتاتە لە ساڵی 2018 پێش دەستپێکردنی کارنامەی کابینەی نوێیەم و پەیڕەوکردنی ئەم کارنامەیە بەرهەمی پەتاتە 85,000 تەن بۆ لە کوردستان. بەڵام ئەو ڕۆکە ئێمە دانیشتون و کۆتا داتامان وەرگرتووە هەرێمی کوردستان توانیوێتی 750,000 تەن پەتاتە بەرهەم بهێنرێتن کە ئەمەش ڕێژەیەکی زۆرە و لە ئاستی خۆبژێوی زیاترە دەتوانێت هەناردەی دەرەوەی وڵاتیش بکرێتن. تایبەت بۆی کە ئێستا دەبینین بەرهەمی پەتاتە هاوشێوەی بەرهەمی هەناریش هەناردی چەند وڵاتێک کراوە ماوەتەوە ئەوەی کە ئایا مە بەردەوام دەبێت ئەم هەناردەیە و استراتیژێتی وەزارەت و ئێوە لایەنێکی پەیوەندیدارن چۆن پاکێجین بکەین چۆن ئەم بەرهەمانەی خۆمان زیاتر بناسیێنین. ئێمە ڕەنگە هەرتەنها هەنار و پەتاتەمان نەبێ سێومان هەبێ هەنگوێنمان هەبێ گوێزمان هەبێ چۆن ئەمە کاری لەسەرەکەن.
بۆ مەبەستە لە نووسنگەی جەنابی سەرۆکی حکوومەت تیمێکی تایبەت پێکێنراوە کە کاریان بە بڕانکردن و بە بازارکردن و هەروەها پێدانی ڕێنمایی کشتتوکاڵیە بۆ جوتیاران ئەو بابەتانی ئاماژەت پێدا پار هەناردەی دەرەوەی وڵات و وڵاتانی کەنداومان کرد ئەم ساڵیش خۆشبەختانە پەتاتەش هاتە سەرە و بەرهەمانە و ترێ و هەنگوین و سێوی بەرواری باڵەش ئینشەڵا کاریوە لەسەر دەکرێتن هەموو ئاستانکاریەک بۆ جوتیاران و خاوەن پرۆژە و وەبەرهێنان کراوەکە وەبەرهێنەران کراوەکە ئەم کار ئەنجام دەن. دکتۆرە باسی ڕێنماییت کرد هەندێ هەر لە وڵاتێک و بە وڵاتێکەوە بەپێی کولتورەکەات جیاوازی هەیە لە ڕووی خواردنەوە لەوانەیە ڕەنگە یەکێک وڵاتێک حەزی لە جۆرێ پەتاتە بێ وڵاتێکی تر هەبێت چۆن کارتان لەسەر جۆرەکانی پەتاتەش کردووە؟ بەپێی زانیاریەکانی وەزارەتمان زیاتر لە 30 جۆر پەتاتە لە هەرێمی کوردستان دەچینرێ کە زۆربان لەو جۆرن کە یەکێکیان پێدەوتێ پەتاتەی پیشەسازیکە بۆ فنگەر و جلس و ئەوانی تریش پەتاتەی خواردنیان بۆ کوکینگ بتێتەوە شتێکە لە هەرێم من کەم بینیومە بەڕاستی ساڵات بتێتوەیە کە قەبارەکەی بچووکترە ئینشەڵا هەوڵ دەدەین ئیش لەسەر و جۆرانش بکەین و پەریان پێ بدەین. وڵاتانی بەرهەمهێنەری پەتاتە لە جیهاندا چین، هندستان، رووسیا، ئۆکرانیا، ئەمریکا، ئەڵمانیا، بەنگلادیش، پۆڵندا، جەزائیر. پێگاتە سەرچەکانی پەتاتە بریتین لە بەڕێژەی 175 لە ئاو پێک هاتووە، بەڕێژەی 120 نیشاستەی تێدایە و بەڕێژەی 102 پرۆتینی تێدایە. مادەی نیمچە ڕیشاڵیش بەڕێژەی 102 خوێ و کانزاکانیش بەڕێژەی 101. پەتاتە پێک دێت لە کالیسیۆم و ئاسن و پۆتاسیۆم و هەروەها ڤیتامینەکانی ئەی و B6 و سیشی تێدایە.